اجمالتنا با هوای خبر کرد و شرشبانی و هوا ده همین سنه خدا هایی کاری برای تشمک پترجه چارێکا چرخەکێ لەسەر سەرهەلدانا باژارێ دووەکدا دەرباز دەبن لێوەکە خەلکێ ڤی باژارێ و ئەوێن ku بەشداری کری دە ڕۆژە سەرهەلدانێدا دبێژن دهۆک هاتیە پشتگۆ خستن و مەخەون بە پاشەڕۆژێکا گەش ڤەدیتن لێتنەهادا خەونێن مەژی دناڤا خەوناندا ژی بۆینە خەون سێزدە سەر چواردە دەست پێ کرد باژێرە دووکێت بەری هەنگیمە هەمی ئامادەکاری دروستکردبوون شانێ چەکداریمە دروستکردبوون وەختی دەست پێ کری تقریبا ساعت سێی شەوێ دەست پێ کرد هەردی گەلێک قووەت دایرە ئەمنێ بوو جهه مقر حزب الرئيسي بو وشنيكا بجا معسكر وأوادي حتى إيواري معسكر جي صافي بو بوتشو أو يدك أو صنما ودورة ملاتي وخلق دوهوك دورة كأساسي هبو مروف تشتك الراسية بيجيت بو دزگاه تراجع هندني وبو خلق كيجي واكي بيدوي واكي أو هزرا خلقي أو برنامج خلقي داناي بو بهتا كرني أفن هاتا كرني أفن هاتا كرني یعنی عشان بیشم که او پیشمرگی هیچ چنده ها سال خبات و خدمت کرد ابروکه رز جنینه او سرهلدان باجره دهوکی کری آن خلک دهوکی کری آن پیشمرگی کری او برنامه سرچو مخابنی و ابروکه نابینین او کس دیارنو پەرلەمانتارێک jî dibêjîtin berhemê serhildanê hatiye ji bîrkirin û taneha reftara salên heştê û şeşan di gel bajarê Duhok têkirin dê dana budceyê da. ئەوە بژین چارێک چرخە زیدەتر بوری و ڕقەمە ئەوە نە ڕقەمێکی بچیکە و یەبسانەهیە بەلکو 26 ساڵ تێپەڕن سەر هەندێ و خەلکێکی مە هێشتا هیڤیا خوشگوزارانیە بیتن و بەختەوەریە بیتن و خزمەتگوزاریە بیتن ئەس بینم باژێرە دوهوکێ حەتانوکە کابینەل دیڤ کابینن حکوومەتە هەرێمێ نەشیاینە وێ بژین وێ فەراغێ پڕکەن ئەوە ئەڤروکە خەلکێ دوهوکێ پێتڤی پێ اش بوی رزگاربون جه دست دجمنی و به دزوینانا آزادیه لی 14 ماه سیا بهار سال 1909 ایکاندا سرالدان لباجار دو کاتا کرن هم جالیه پیشمرگی و هم جالیه خلک وی دوره و لی 26 سال لسر وی روژه درباز دبنو تانها خلک داخازا خدمت گزاریانو خوش گزارانیه دکن عبدالصمد ریکانی NRT دوک